لەبیرتان نەچێت کەناڵەکەم سابسکرایب بکەن تا بەردەوام بین. هیوادارم ڕێژەی سابسکرایبەکەم بەرز بکەنەوە بۆ ئەو ئاستەی کە خۆتان دەتانەوێت. هەموو ئەم باسانێک کە لەم دوکومنتارێ دەکرێت لە ڕووی زانستیەوەیە و هیچ پەیوەندی بەدینەوە نییە. تکایە بابەتەکە ئالۆز مەکەن لە ناو مێشکی خۆتان، تەنها لە ڕوانگەی زانستیەوە سەیری بابەتەکە بکەن. بۆ یەکەم جار لە کوردستان ڕەنگین سکرین لە شاری هەولێر ئاڵدەسێ بە دروستکردنی وێنە لەسەر مافور بە باشترین و ناوازەترین شێوە بە گرنگی کاڵ نەبوونەوە و بە نرخێکی گونجاو بە چەند قەبارەیەکی جیاواز. ئێوەش گردەتانەوێ وێنەکانتان بۆ یادگاری و جوانترکردنی ماڵەکانتان بمێنێتەوە، ئەوا وێنەی خۆدیان ئازیزانت بنێرا بۆ ڕەنگین سکرین تاوەکو لەسەر باشترین جۆری مافوری کاشانی 1200 شانە بنەخشێنێت وە لە چوارچێوەی بگرن. وێنەکانتان لە ڕێگەی فایبەر یان وەتسئاپ یان تێلیگرام بنێرن بۆم ژمارەیە 1950 481 2051. ناونیشان هەولێر، هەولێری نوێ، نزیک مزگەوتی سەید جەعفەر، تەنیش کۆمەڵگای پزیشکی لێرماس. ڕەنگین سکرین. مانگی هەشتی ساڵی 1945 بەرلین کۆنفرانسی پۆتسدام. لە هۆلی گەورەی سیلیسیان لە دەوری مێزێکی بازنەیی لیدەرە گەورەکانی سێ وڵاتی گەورە کە بە ئەنتی هیتلەر ناسرابوون بەیەکەوە دانیشت بوون. ئەم کۆبنەوەیە لە پشت دەرگا داخراوەکان و لەژێر چاودێرێکی توندی پاراستن زیاتر لە 3 کاتژمێری خایاند. هێرت ڕۆمان سەرۆکی ئەو کاتی ئەمریکا، وێنستۆن چەرچل سەرۆکی بەریتانیا و سەرۆکی یەکێتی سۆڤێتی جاران جۆزێف ستالین باسی بەشکردنی ئەڵمانیا دەکەن لە نێوان خۆیان. دوای ئەوەی کە کۆبنەوەکە تەواو بوو، ئەوانەی کە لەیەوە بوون باز لەو دەکەن کە ستالین هەستایەوە سەرپا و باسی شتێکی تری کرد. ستالین پێشنیارێکی شۆکهێنەری بۆ سەرۆک وڵاتەکان کرد. دکتاتۆری سۆڤێتی جاران باسی بابەتێکی تری و ڕژاند و داوای کرد کە دەبێت بەیەکەوە وتوێژی لەسەر بکرێت و هەتا گرێبەست لە نێوانیان واژوو بکرێت. مەردی سۆڤێت ئەوە بوو کە لە هەموو کاتەکاندا سۆڤێت لە پێشەوە بێت و دەست بە بەشکردنی مانگ بکرێت. ڕابەرت مایلین کە ئەو کات وەرجێرانی بۆ ئەمریکەکان دەکرد، بەم شێوە وەرجێرانی بۆ سەرۆکی وڵاتی ئەمریکا کرد. ترۆمان پێیوا بوو بە هەڵە تێگەیشتووە، یانش وشەکانی ستالینیان بە هەڵە وەرجێرا بوو. بۆیە تورمان وتی ببوورە هاوڕێکەم ستالین، پێم وایە باز لە بەشکردنی ئەڵمانیا دەکەی وانە؟ ستالین زۆر بە جورئەتەوە دووبارە پێشنیارەکەی باس کردەوە. باس لە بەشکردنی مانگ دەکەم. دەمەوێت ئەوەشتان پێ بڵم کە بۆ ئەنجامدانی ئەم کارە یەکێتی سۆڤێت هەموو پێداویستی و ئیمکانیەتێکی پێویستی لە بەردەستدا هەیە. سێرگی سکینۆڤ کە دوای چەندین ساڵ دەستی گەیشت بە نووسینەکانی وەرجێر ڕابەرت مایلین بینی کە ستالین زۆر داکۆکی دەکرد لەوەی کە باشترین شوێنەکانی مانگ دەبێ بدرێت بە یەکێتی سۆڤێت. ئەو کاتە کەس لەو تێنەگەیشت بوو کە بۆچی یەکێتی سۆڤێت پێویستی بەوەیە، بەڵام کاتێک زانیاریەکانی ڕۆژگاری ئەمڕۆمان لەگەڵ خواستەکانی ئەوان لێکدرا هەندە لە ڕاستیەکان ئاشکرا بوون. ستالین بیری لەوە کردبووە کە بە جۆرەی ئەندازەیی جوولەی زەوی و مانگەوە سوپای یەکێتی سۆڤێت لە هەردوو لا دروست بکرێت و بەردەوام لە پەیوەندیدا بن. ئەو کات بە بابەتێکی زۆر کۆمیدیان دەبینی، بەڵام دوای 6 مانگ لەم گفتگۆیە سەیرە لە ناو یەکێتی سۆڤێت دامەزراوی تایبەت دروستکرا کە سەبارەت بەم بابەتە لێکۆڵەنەوە بکەن و زانیاری کۆبکەنەوە. ستالین بڕیاریدا بوو کە سەرڕووی مانگ بۆ هێزی سەربازی بەکاربهێنێ. دەیویست سەرڕووی مانگ بۆ جێگیرکردنی بۆمبە ئەتۆمیەکان ئامادە بکات. هەر بۆیە بەم شێوەیە ئەو دوژمنانێک کە دەیانویست ڕوبەڕووی یەکێتی سۆڤێت ببنەوە هەرگیز نەیان دەتوانێت دەستیان بە بۆمبە ئەتۆمیەکان بگات و بەم شێوەیە هەنگاوکی گەورە لە هەموو ڕکابەرەکانی لە پێشتر دەبوو. جگە لەمەش لەسەر ڕووی مانگەوە دەیانویست هەموو چالاکی سەربازیەکانی سەر زەوی سەرپەرشتی بکران. بەڕای ئەوان مانگ باشترین شوێن بوو بۆ ئەنجامدانی ئەم کارەیان. بەهۆی ئاشکرابوونی بەڵگەیەکی ترەوە 8 ساڵ پێش ئەنجامدانی کۆبنەوەی پۆتسدام لە ساڵی 1937 بەشی زانستی بۆشایی ئاسمان بە فەرمانی ستالین دامەزرا بوو.
کاری ئەم دامەزراوەی ئەوە بوو کە سەبارەت بە ڕۆشنە سەر مانگ پرۆگرامێک بخات. ئەم پرۆگرامە بە فەرمانی ستالین دەبووایە لە ماوەی 3 ساڵدا لە ساڵی 1940 تەواو کرابە. هەر لەبەر ئەوە دیزاینەرەکان دەبووایە دیزانی نوێ لە بواری سەربازی ڕێک بخەن. ئەم کەشتیانی کە دروستیان دەکرد نەتەنها کاریان گەیشتن دەبوو بۆ سەرمانگ، بەڵکو سەدان تەن کەلوپەل و سەدان کەسی پسپۆر و سەربازیشیان دەگواستەوە تا بنکەی تایبەت لە سەرمانگ دروست بکەن. هەتا بۆ ئەم کارە تایبەت و نهێنیە شارێکی تایبەتیش دروست کرا بوو. ئەم شوێنە کە لە ناوچەی نهێنی پەنجاویەکی ئەمریکا دەچێت ناوەکەی کێڤ 17 بوو. بە جۆرێ باسەکان ئەم شوێنە لە بنکە ئەتۆمیەکانی شارێت چرنۆبلی ئێستا لە ساڵی 1937 دامەزرا بوو. هەش کارگە و کۆگایەکی ئێجگار گەورە و چەندین بنکەی سەربازی تایبەتی و بنکەی زانا فیزیایەکان و ئەندازیارەکان هەبووە و بۆ فرینی کەشتی ئاسمانیەکانیش ڕەمپەی تایبەت لە شوێنێکی تایبەت دروست کرا بوو. بەڵام بەداخەوە فەتحکردنی مانگ لە قەدەری سۆڤێتەکاندا نەنووسرا بوو. پێش ئەوەی دامەزراوەکە بە تەواوی بکەوێتە سەرکار جەنگی جیهانی دووەم دەستی پێکرد. ئەم پرۆگرامە نهێنیە سەرەتا ڕاوەستا بوو، بەڵام بە کشانەوەی سەربازی یەکەتی سۆڤێت ئەم دامەزراوەیە تەقێنرایەوە و هەموو کارەکان دروستکراوەکانیان بوژاندەوە. لە ماوەیەکی کەمدا ئەمریکاش بیری لە هەمان کار کردەوە. بڕوا بکەن گەر هەموو ئەم شتانە بەڕاستی ڕوویاندا بە ئێستاکە لەسەر گرد و شاخەکانی مانگ سەربازەکان پاسەوانیان دەکرد، بەڵام شتانێک یاخود کەسانێک ڕێگریان لەمە کرد. لە بەهاری ساڵی 1946 سەرکردەی ئەو کاتی ئەمریکا هەڵدانی یەکەم مانگی دەستکردی بە ناونیشانی ئامانجێکی مەبەستدار ناردیان بۆ دەرەوەی گۆیزەوی، بەڵام یەکەتی سۆڤێت زووتر دەستیان وەشاند بوو. لە بەرامبەر ئەوەدا ئەمریکا بە فڕۆکەی A112 وەڵامی یەکەتی سۆڤێتیدا. ئامانجیان ئەوە بوو پێش یەکەتی سۆڤێت بڕۆن بۆ سەرمانگ و لەوێ بۆمبێکی ئەتۆمی بتەقێنەوە. دەبووای ئەو تەقینەوەی سەرمانگ لەلایەن خەڵکی جیهان ببینرێت و هەمووان تووشی شۆک بکات، بەڵام دووبارە دواکەوتن. لە ساڵی 1950دا 3 ساڵ پێش ئەمریکا یەکەتی سۆڤێت ئامێرێکی چاودێریکەری لەسەر مانگ نیشاند. لە دوای 1 ساڵ و نیو یەکەم مرۆڤی ناردە دەرەوەی گۆی زەوی. ئەم کەسەش ناوی یوری گاگاری بوو. ئەمریکا نەیدەویست کۆتایین شانسی خۆی لەدەست بدات. سەرۆک کەنێدی لە کۆتاییەکان شەستەکاندا بە هەموو دنیای ڕاگەیان کە قاچیان دەخەنە سەر مانگ. We choose to go to the moon. We choose to go to the moon in this decade and do the other things. سەرەتا سۆڤێتەکان گرنگیان بەم ڕوونکردنەوەی کەنەدی نەدا. کۆرۆلۆڤ کلیلی پرۆژێ ڕۆشنە دەرەوەی یەکەتی سۆڤێت بوو. لەو کاتەدا پلانی گەشتکردنی دادەنا لە نێوان هەسارەکانی تردا. بۆ ئەم گەشتانە یەکێک لە گەشتەکانیان ڕۆشنە سەرمانگ بوو کە ئامادەکاری تەواویشان کرده بوو. کڕۆشچێف لە ساڵی 1937دا ئەو پردەی کە دروست کرا بۆ بڕۆنە سەرمانگ دەیویست لەو شوێنەوەی کە بەجێ هێڵدرا بوو دەست پێ بکاتەوە. لە ساڵی 1946دا دوای کۆبوونەوەیکی نهێنی لەگە ئەندازیارەکان و دیزاینەرەکان لەناو کرملیندا بریاردرا بەردەوامی بە پرۆژەکە بدرێت، بەڵام ئەرکێکی ئەوەندە ئاسانیش نەبوو. خۆر لە کاتی ڕۆژدا پلەی گەرمی سەرمانگ دەگەینێتە 107 پلەی گەرمی سانتیگراد، شەوانش پلەی گەرمی دەگاتە ژێر 170 پلەی گەرمی ژێر سفر. وەلە سەرمانگ هەر شەوێک 14 شەوی خۆمان دەخایێنێت. بۆ ئەوەی کە بتوانرێت بۆ ماوەی 14 شەو لە سەرمانگ کارەکان ڕاببەڕێنرێت دەبێت وزەیەکی زۆر هەبێت کە لەو ماوەیەدا کەمی وزە نەبێتە هۆی پەککەوتنی کارەکان. لەو ماوەیەدا ئەمریکا بە بودجەی 25 میلیارد دلار خەریک بوو پرۆژەی ڕۆشنە سەر مانگ تەواو بکات. زیاتر لە 4000 کارمەند شەو و ڕۆژ کاریان دەکرد. دوای ئەوەی کە بۆ یەکەمین جار مرۆڤ ڕۆشتە دەرەوەی گۆی زەوی، ئیتر بەو چاوە سەیری پرۆژەی سەر مانگ دەکرا کە ئیتر مرۆڤ دەتوانێت بڕواتە سەر مانگ و چەندین شار لەوێ دروست بکات. هەتا ڤیدیۆی نهێنی هەیە کە باز لە دیزایانی شارەکانی سەر مانگ دەکات. ئەم وێنانەی کە دەبینن وێنەی ئەو شارانە بوون کە ئەمریکا دەویست لەسەر مانگ دروستیان بکات. خانە و تاقیەکانی دانیشتوانی سەر مانگ وا دیارە دیمەنیان بەم شێوەیە دەبوو. دەیانویست واز لە دیزایانی خانە و تاقیەکانی سەرزەوی بهێنن، چونکە ئەو شێوازانەی کە لە سەرزەوی هەمانە لەسەر مانگ بە زیادەڕەوی لە قەڵەم درابوو.
ئەمە دیزانی یەکێک لەو شارانە بوو کە مرۆڤایەتی دەیویست لە داهاتووی ڕۆشنە سەر مانگ بنیادیان بنێت لە شێوازی سلندەر یاخود لە شێوەی تانکی ئاسنی بوون و بۆ ئەوەی کە لە تشکی خۆر پارێزراون لە ناو خاکی مانگدا چەقێنرابوون. کرۆشچێف نەیدەویست بکەوێتە دوای ئەمریکاوە. ئەرکێک بە کرۆلۆڤدرا هەرچێک دەکرێ با بکرێ هەر دەبێ بە پێش ئەمریکا بکەون. ڕکابەری پرۆژەی دەرەوەی گۆی زەوی گەیشت بۆ گەورەترین ئاستی خۆی بە شێوکی وا بوو کە هاتە تاقیکردنەوەی ماتۆری کەشتەکانی ڕەفز کرانەوە تەنها بۆ ئەوەی کات بەدەست بهێن و زووتر لە یەکتری بەرەو مانگ هەنگاو بنێن. لەگەڵ ئەوەشدا لە شوباتی ساڵی 1969 بۆدی کەشتەکان تەواوکران، بەڵام کێشەکان یەک لە دوای یەکتری بەرەو ڕوویان دەبوویەوە. لە کۆتایی تەموزی ساڵی 1970دا تەقینەوەکی زۆر گەورە و ترسناک دامەزراوە گەورەکەی یەکێتی سۆڤیەتی لەگەڵ زەوی یەکسان کرد. لە کۆتاییەکانی ساڵی 1972 ژماری ئەو ئاسترۆنۆتانی ئەمریکا کە قاچیان لەسەر مانگدانا بوو گەیشت بۆ 12. ئەوان بەگشتی 80 کاتژمێر لەسەر مانگ مابوونەوە. نزیکەی 400 کیلوگرام خاکی مانگیان بەنمونە هێنا بوو. ئاسترۆنۆتەکان ئەوەندە بەرەو پێش چوو بوون کە ئیتر بە ئۆتۆمبیلی 4 تایە لەسەر مانگ پیاسیان دەکرد و نزیکەی 100 کیلۆمەتریان بڕی بوو. ئیتر ئەپۆلۆ 18 و 19 و 20 هەموو شتێکی ئامادە بوو، بەڵام ناسا بێ ئەوەی کەسێک بزانێ هەموو فرینەکانی ڕەفز کردەوە. ئەمەش بەم شێوە ڕوونکرایەوە کە ئیتر دەزانرێت مانگچی تێدایە و گەشتەکانی تر تەنها خەرجێکی زیادەیە و هیچی تر. بەڵام ئاشکرا بوو کە بابەتەکە پارە نەبوو. هەر لە یەکەم گەشتەوە دنیا گومانی لەوە کردبوو کە ناسا شتێک دەشارێتەوە و ئەم گومانانەش بە خۆڕایی نەبوون. لە سەرەتادا لە هەموو دنیا باسی ئەوە دەکرێت کە ئەمریکا ڕۆژەدە سەر مانگیان نا. ئەمریکەکان وەک ئەوە داهاتنە پێشساو کە هەندێک لایەنی ئەم سەرکەوتنە گەورەی خۆیان دەشارنەوە، بە تایبەتی یەک ساتی نیشتنەوەی سەر مانگ بوونی نەبوو. لە ساڵی 2007 هەندێک ڕوونکردنەوەیاندا لەو 700 شریتە ڤیدیۆیانی کە لەسەر مانگ بەکاریان هێنا بوو تەنها 3 دانیان توانرابوو بپارێزرێ. بەژێرە ڕوونکردنەوەکانی ئەوان بێت شریتەکانی تر ناچار بوون لە کاری تردا بەکار بهێنن. لەو کاتەدا دەوترا ناسا کەمی شریتی ڤیدیۆیی هەبوو. بە بۆچوونی هەندێک لێکۆلەری تر ئەمە ڕێگایەکی تری شاردنەوەی کارەکانیان بوو. ئەم گرتانە هەرگیز ون نەبووە و ناسا بە نهێنی لە ئەرشیڤەکانی پاراستووە. هەروەها باز لەوە کراوە کە ئەو کەسانی هەوڵ بدات ئەم زانیاریانە بگەێنێتە دەرەوە سزای گەورە دەدرێت. لە ساڵی 1976دا لە ناو هەموو کتێبفرۆشیەکان ئەم کتێبە دەست بە فرۆشتن کرا. ناوێکی سەیری هەبوو، هیچ نەڕۆشتین بۆ مانگ. نووسەرەکەشی کارمەندێکی ناسا بوو بە ناوی بیل کەیسینگ. کەیسینگ باسی لە شتێکی نوێ دەکرد. ڕۆژنە سەر مانگی ئەسترۆنۆتەکان تەنها هەڵخەڵەتاندنێکی سەرکردەکانی ئەمریکا بوو. قسەکانی ئاسترۆنۆتەکان لەگەڵ سەنتەر و وێنەکان و نیشتنەوەیان لە ناو هۆلیوود تۆمارکراون و دیمەنی ساختن. بەڵام زۆرێک لە خەڵکی بڕوای بەم دیمەنانە کردبوو. بیل کەیسینگ دەڵێت یەک جار کە بیستم لەسەر مانگ نیشتون و سەیری یەکەم دیمەنەکانم کرد تووشی گومانکردن بووم. بیرم لەوە کردەوە بۆچی بڕوا بەمە بکەین. هەموو شتێک درۆیەکی تەواو بوون، کەلوپەلەکان ساختە بوون. بیل کەیسینگ یەکەم کەس نەبوو کە بڕوای نەدەکرد ئاسترۆنۆتە ئەمریکەکان قاچیان خستۆتە سەر مانگ. ئەم شۆڕشەی چونە سەر مانگ هەوادارێکی زۆری هەبوو. بە جۆرەی ئەوان هێزی ئاسمانی ئەمریکا و گەردوونناسی ئەمریکا یان هیچ کەشتێکی نەناردۆتە سەر مانگ و گەردوون یانیش گەشتەکە ئەنجام دراوە و ڕووداوەکان بەو شێوەیە نییە کە بۆ هەمووان ئاشکرا کراوە. ئەو کاتێکە هەواڵی گەیشتنی ئەمریکا بۆ سەر مانگ لەناو زانە و پسپۆرانی گەردوونناسی یەکەتی سۆڤیەت بڵاو بوویەوە، هەر هەمویان بە دەنگی بەرز دەستیان بە پێکەنین کردبوو. چونکە لە دەستی دەستگای سیخوڕی KGB زانیاری ئەوە هەبوو ئەو کەشتی ئاسمانیە کە ئەمریکا دروستی کردبوو تا بەهۆیەوە بڕواتە سەر مانگ تەنها بۆ دی کەشتێکە بووە، نەک ماتۆڕشتی لێبەسترا بێ. ئەوانەی کە لە ناو ناسا کاریان دەکرد ئەم ڕێنمایەیانیان وەک بەڵگەی ڕۆشنە سەر مانگ نیشان دەدا. بە جۆرەی بەڵگەکە لە ساڵی 1968 ئەو کاتێک کە تەنها 6 مانگ مابوو ئەپۆلۆ دەست بە یەکەم گەشتی بکات. لەو کاتەدا 700 کارمەند لە کارەکانیان دوورخرابوونەوە. بە تایبەت ئەوانە کە دوورکرابوونەوە کەسانی ئاسایی نەبوون.
بەڵکو ئەندازیارەکان و فیزیک ناسەکانی ناو کۆمەڵی دامەزراوەکە بوون کە دەستیان هەبوو لا دروستکردنی کەشتەکان و بەرەو پێشبردننی تەکنەلۆژیاتەکان. باشە ئەمە چۆن ڕوویا بوو؟ ئەیکەواتە چێ کەشتێکی ئامادە کرد بوو؟ کەچی لە ڕاستیدا ئەمریکەکان تەنها 2000 کەشتێکیان تاقی کردبووە. تاقیکردنەوەی دووەم تەواو نائومێدکەر بوو. کەشتێکە پارچە پارچە ببوو. زۆرینە گەردوون ناسەکان و فیزیک ناسەکان و ئەندازیارەکان پێیان وابوو کە بەڕاستی ئەمریکەکان ڕۆشتن بۆ سەر مانگ، چونکە هەموو کارەکان سات بە سات هەتە بە چاودێری یەکێتی سۆڤێتشەوە هەنگاو بە هەنگاو ئاگاداری بابەتەکە بوون. سیگنالی ئەپۆلۆ 13 دەیان وێزگەی ڕادیۆی تۆمەریان کردبوو. ئەی باشە وێنە و ڤیددیۆکانی ئەم جارە هیچی بوون. لەگەڵ ئەوەشدا پلە باڵاکانی ناسا بۆچی سەبارەت بە کتێب و وتەکانی کەیسینگ هیچ سکاڵایەکیان تۆمار نەکرد و داوای قەرەبووشە نەکرد بوو. ئەم پرسیارانە تازە بە تازە وەڵامیان بۆ دۆزرابووتەوە. دامەزراوەی ناسا با هەڵا بەڵگەیەکی ئاشکرا کرد. بیل کەیسینگ لە ساڵی 1956 وە کارمەندێکی ناسا دادەنرا. کتێبی ئەم نووسەرەش بە نهێنی و لە ئۆفیسی ناسا ئامادەکرا بوو. واتە کتێبەکە پارچێکی گەورەی ئۆپەراسیۆنەکە بوو. فلیپ کۆرسۆی مێژووناس باز دەکات و دەڵێت ئەو کاتانە لەگەڵ کەیسینگ هاوسەی یەکتر بووین. لە کاتی نووسینی کتێبەکە بۆ ڕێخستنی کتێبەکە بەردەوام نووسینەکانی دەدایە کەسێک. ئەمەم دەبینی. دواتر لە لای مندانی بەودانەکە پەشیمانە ئەم کتێبەی نووسیوە. کاتێکە کتێبەکە بڵاو کرایەوە زۆر تووڕە ببوو. وەک ئەوە بوو کە لە شتێک بترسێ. چونکە بەم شێوەیە ناسا لە دژی خۆی ئۆپراسیۆنێکی ئەنجامدا بوو. ئەو کەسانی کە دەیان ود نەڕۆشتن بۆ سەرمانگ و وێنەی ساختەیان بڵاو دەکردەوە بە شێوەیەکی پلاندارێژە و ئامادەکرا بوو. بەڵام بۆچی؟ ئەم بابەتە دەبواە شێوەیەکی منطقی هەبوو بە و لە ڕاستیشدا هەشی بوو. ئاناتۆلی ڤاسیلێڤ پسپۆر و لێکۆلەری ئابووری تیۆرێکی تری باس کرد بوو. بۆ نیشتنەوەی ئەپۆلۆ 11 لێکۆڵینەوەیەکی زۆر وردکرا بوو. ئەو کەسەی کە ئەرکی نیشتنەوەی ئاسترۆنۆتەکانی هەبوو لەسەر مانگ کەسێک بوو کە پسپۆر بوو لە میتۆلۆژیەکانی مسری و ناوی فاروق ئەلباز بوو. باشە ئەم فاروق ئەلبازە چێیە؟ فاروق ئەلباز لە ئێستادا لە کۆلێژی بۆستۆن لە بەشی گەردوون ناسی کارەکانی ڕادەپەرێنێ. ئەم پیاوە ناوێکی کلیلی پرۆگرامەکانی ناسا بوو. ئەمە زۆر سەیرە. نیشتنەوەی کەشتی و کەشتیوانەکانی ناسا لەسەر مانگ لەلایەن کەسێکی ئەمریکیەوە ئەرکی پێنەسپێردرا بوو. بۆ ئەم کەسەی ئەم کاری ئەنجام داوە پسپۆر بووە لە مێژووی میسریەکان. فاروق ئەلباز لەلایەن کەسانێکی زۆرەوە هەر نازانن کە لەم کارە بوونیشی هەیە. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەم کەسایەتیە لە پرۆگرامەکانی دامەزراوەی گەشتی سەرمانگی ئەمریکا ئەرکێکی گەورەی پێسپێردرا بوو. فاروق ئەلباز لە ساڵی 1938 لە میسر لەدایک بووە. لە کاتی جەنگی سارد ئەم گەنجە مسریەواتە هاونیشتیمانی وڵاتێکی بیانی لە پرۆژێکی نهێنی وڵاتێکی زڵهێز ئەرکێکی گەورە و نهێنی پێسپێردرا بوو. ئەلباز بەخۆی باز لەوە کردووە. هێشتا 2 ساڵ مابوو کە ئەپۆلۆ 11 گەشتی خۆی بکات. لەو کاتەدا پێشنیاری کارم وەرگرت لەلایەن ناساوە. ئەمە ساڵی 1967 بوو. بۆ ئەوەی کە ئەپۆلۆ بۆ گەشتی سەرمانگ ئامادە بکەین 2 ساڵمان هەبوو. ئەرکی من ئەوە بوو کە شوێنی نیشتنەوەی سەرمانگ دیاری بکەم. شوێن نیشتنەوە دەبوایە ڕێک و گونجاو بوو بە. پرۆگرامی مانگی ئەمریکی لە 2 هەنگاو پێکاتە بوو. هەنگاو یەکەم لەلایەن هەموو کەسێکەوە دەزانرا پێش سۆڤێت بەرەو مانگ بڕۆن و نیشتنەوەکە ببێتە ڕاستی. هەنگاوی دوم تەنها ئەوانە دەیانزانی کە لەناو پرۆگرامەکە بوون. ئەمریکا دەیزانی ئەوەی کە بگاتە گەردوون ئیتر دەبێت بە حاکمی زەوی. هەنگاوی دوم ئەوە بوو کە لەگەڵ بوونەوەرەکانی تری گەردوون پەیوەندی ببەسترێت. بەڵام مانگ گەورە بوو و ناساش نەیدەزانی کە دەبێت لە کوێ بەدوایاندا بگەڕێ. بۆیە وەڵامی ئەم پرسیارە لە لای فاروق ئەلباز بوو. فاروق ئەلباز دەڵێ بە گریمانەی مانگمان بە زەویەوە بەست و چاودێریمان کرد کە چۆن لە دەوری خۆر دەسوڕێنەوە. دەمانزانی کە لە نێوان مانگ و زەوی پەیوەندیەک هەیە. فاروق ئەلباز بەو زانیاریانەی کە هەیبوو زۆر سەرنجی گەردوون ناسە ئەمریکەکانی بۆ لای خۆی ڕاکێشا بوو.
ئەم گەنجە میسریە زۆر بە وردی و دروستیە و باسی لەوە کردبوو کە دەبێت لە چ لایەکی مانگ بنیشنەوە. فاروق ئەلباز دەڵێ زانیاریەکانم بۆ گەردووناسەکان باس کرد، ئەوانم ڕازی کرد کە نابێت تەنها لە ڕووی زانستی و سەیری مانگ بکرێت. دواتر گەردووناسەکان ئەویان زانی کە دەبێت بە چ شێوەیەک لەسەر مانگ بنیشنەوە. کاپتنی ئەپۆلۆ 11 بەم شێوەیە نووسیەتی. دوای ئەوەی کە لەگەڵ ئەم کەسایەتێک گفتوگۆمان کرد، ئیتر وا هەستم دەکرد لەسەر مانگم. لەسەر لۆگۆی ناسا وێنەی کۆمەڵەی ئەستێرەی ئۆریۆن هەیە. سەیرە لە میتۆلۆژی میسریەکان کۆمەڵەی ئەستێرەی ئۆریۆن بە سەنتەری خواوەندەکانیان دانراوە. هەمووی هەر ئەوەندە نییە. ئەوانەی کە پیرامیتەکانی میسریەکانیان دروست کردبوو ڕووی پیرامیتەکانیان لە کۆمەڵەی ئەستێرەکانی ئۆریۆن کردبوو. ئەپۆلۆ دەبوایە لە شوێنێکی زۆر تایبەتی بنیشێتەوە. مەحاڵ بوو ئەمە بە کۆمپیوتەرەکان ئەنجام بدرێت. کاتێک لە دنیا و سەیری مانگ بکەین چاو و لوت و دەم دەبینین. ئەمانە شاخی ئاسایی نین، هەندێک شتی وەکو پیرامیتەکان وان. فاروق ئەلباز نیشتنەوەی کەشتێکی لەسەر بنچینەی کۆمەڵی ئەستێرەکانی ئۆریۆن سیریۆس ڕێکخستە بوو. ئەو شوێنێکە لەسەر مانگ دەنیشتنەوە کۆدەکانی بەهۆی پیرامیتەکانی مسرەوە دەستکەوت بوو. ئەو شوێنە شوێنێک بوو کە دەکرا ڕوبەڕووی بوونەوەرەکانی تری گەردوون ببن، واتە ئەو شوێنە بەرامبەر پیرامیتەکانی مسر بوو. فاروق ئەلباز بە ئاشکرا دەڵێ هەموو ئەو زانیاریانەی کە لەسەر مانگ دەستکەوتووە ئاشکرا نەکراوە. ئەو زانیاریانە هەتا ئێستا کەش هەر لێکۆڵنەوە و پشکنینیان لەسەر دەکرێت. ئاسترۆنۆتەکان لە نزیکی کەشتێکە شتێکی نامۆیان بینی بوو. تەنێک لە نزیکیانەوە بۆ و لە بەرزی 12 فیت چاودەری کردوون. کاتێک کە نیشتنەوەکە بوو بەڕاستی ون بووە. ئەم ڕووداوە تا ئێستاکەش نهێنی خۆی دەپارێزێ. ئاسترۆنۆتە ئەمریکیەکان ڕوبەڕووی سەرکردەکانی ئەمریکی ببوون چونکە پڵە باڵاکان نەیان دەویست هیچ شتێک ئاشکرا بکەن. هەر لەبەر ئەوەش بوو کە پێویست بوو لە هۆلیۆت چەند دیمەنێک تۆمار بکرێ. بە فۆتۆمۆنتاژ وێنەکانیان ڕێخستە بوو و بە ڤیدیۆ مۆنتاژ ڤیدیۆکانیان سانسۆر کردبوو. ئەم دامەزراوەیە ئەوەی هەڵبژاردبوو کە دنیا پێی وابێ ئەم کارە درۆ بووە لە بەرامبەر ئەوەی کە بزانن ئاسترۆنۆتەکان چیان بینیوە و زانیاریەکانیان بەنی هێنی هێشتۆتەوە. مرۆڤایەتی بە شێوەیەکی پلاندا ڕێژا و سەرسام کرابوو. کاتێکە بە شێوەی ڕاستە و خودی مەنی نیشتنەوەی مانگیان نیشان دەدا هەندێشتی سیر بەدی دەکرا. زیاتر لە 1 میلیارد کە سێری یەکەم هەنگاوی نیل ئامسترۆنگیان دەکرد کە لەسەر مانگ دەویست هەنگاو بنێت. بەڵام دوای چەند خولەکەی لە ناکاو پەخشەکە وەستا. بینەرەکان لە جیاتی بینینە دیمەنەکان شاشێکی تێکچویان دەبینی. ئەم تێکچوونە تەنها 2 خولەکی خایاند. لە دوای ئەوە دووبارە پەخش هاتەوە و بینەرەکانیش بەردەوامی دیمەنەکانیان دەبینی. تێکچوونی پەخشی ڕاستەوە خۆی یەکێکە لە کێشە تەکنیکەکان و ئاساییە. بەڵام بە تێپەربوونی 3 ساڵ بەسەر ڕووداوەکە کارمەندەکانی ناسا سەبارەت بەو کاتە ڕوونکردنەوەی سێریاندا. بەڕێکەوت نەبوو کە پەخشەکە پچرا. پەخشەکە بە فەرمانی سەرکردایەتی هێزی ئاسمانی وینستۆنەوە پچرا. چونکە لەو کاتەدا ئەو ئاسترۆنۆتانی کە لەسەر مانگ نیشتبوونەوە ڕوبەڕوو شتێکی سیر بووبوونەوە. ئەمە شتێک بوو کە بە هیچ شێوەیەک منتقی نەبوو. هەر بۆیە دەڵێن کە ئەو کاتەی بۆ یەکەم جار مرۆڤ قاچی خستە سەر مانگەوە دەفری فری و کە ڕووناکی بە دەوروبەری خۆی دەدا لە دەوری ئاسترۆنۆتەکان دەسوڕانەوە. مارینا پۆپۆڤیچ کە پاڵەوانێکی ئەفسانی یەکێتی سۆڤیەت بوو دەڵێت کە ئەم ڕووداوە ڕاستیە و ڕووی داوە. لەگەڵ ئەوانەی کە ڕۆشتبوون بۆ سەر مانگ ساڵانێکی زۆر هاوڕێتی کردوون. نیل ئامسترۆنگ و ئێدڤین ئۆڵدرین ئەو شتانێکە بۆ ئەویان باس کرد بوو مێش تەقەبولی نەدەکرد. بە جۆرە باسەکانی ئەوان بێت هەر بەڕاستی شوێن پای بوونەوەرانی تریان بینی بوو. مارینا پۆپۆڤیچ باز لەم شتانە دەکات. ئۆڵدرین وتی دەفرێکی فری و سەیری منی دەکرد. تەنها لەگەڵم بوو. وتی ئەو کاتێک کە ئێمە لە مانگ نزیک دەبووینەوە دەفرە فریوەکە هات و چاودەری ئێمەی دەکرد. ڕێک ئەو کاتێک کە چوونە زۆنی مانگەوە. هەر لە سەرتاوە کە ئاسترۆنۆتە ئەمریکەکان ڕۆشتبوونە سەر مانگ و باسییان لە بینینی تەنی نامۆ کردبوو هەمووانی سەرسام کردبوو. هەتا ئەو پسپۆرانی کە لە پرۆژەکەدا بەشدار بوون فۆرمی چۆنیەتی ژیانی سەر مانگیشیان بە وێنە کێشا بوو. ئەمانە گەر بە شێوەی زانستیش بووایە هێشتا هەر بە ئەگەردا دەنرا. تازە بە تازە لەو تێگەیشتون کە ئەم بابەتە ڕاستی بووە. نووسراوێک کە لە ئەرشیڤەکانی ناسا بۆ پێشتر هیچ ئاشکرا نەبوو ئەو ڕاستی ئاشکرا دەکرد کە لە مرۆڤاتیان دەشاردەوە. باز ئالدرین و نیل ئامسترۆنگ بەم شێوەیە باسی مانگیان کردووە. گەر سەیری وتەکان بکەین دەبین کە ئامسترۆنگ باز لە دەفری فری دەکات کە ڕووناکی لێوە دەرچووە. هەر بەهۆی ئەمەوە کاتێک لەسەر مانگ بووە
هەوڵی ئەوەی داوە کە سەرانی باڵای بنکە دامەزراوەکان لەسەر زەوی بهێنێتە قەناعەت کە شتێکی لەم شێوە دەبینێ. لا تۆمارە دەنگەکان زۆر بەڕوونی دیارە کە گروپی سەرمانگ دەڵێن شتێکی نامۆ دەبینین، بەڵام نازانێت کە بۆچی لە ماوەیەکی زۆر کەمدا ئەم تۆمارە دەنگیانە ون بووە. ڤیددیۆ پێشوو لەبەر ئەوەی کە ئەو تۆمارە دەنگیانم دانابوو لە تەواوی جیهان بڵۆکرا، بۆیە ئەم جارە لەم ڤیددیۆیە تۆمارە دەنگەکان دانانم. جاری دووەمش ئاسترۆنۆتەکان ڕوبەڕووی دۆخێک بوونەوە کە نەیان دەتوانێت ڕوونکردەوە لەسەر بدەن. کاتێک ئەپۆلۆ 12 مۆدلی نیشتنەوەی خۆی لەسەر مانگ جێهێشت، لە ئاسمانی ناوچەکە هەندە ڕووداوی نامە و لەرزین ڕوویدا بوو. لەسەر زەوی ئەم زۆرە لەرزینانە زوو دەوەستن، بەڵام لەرزینی ئەم شوێنە وەستانی نەدەزانی. مانگ بۆ ماوەی 40 خولەک بە بەردەوامی دەست بە لەرزین کردبوو. ئامەرەکان درێژی مەودای ڕۆشتین لەرزینەکانیان تۆمار کرد. ئەم لەرزینانە بۆ ماوەی 3 کاتژمێر و 20 خولەک مەوداکەی درێژ دەبووەوە. ئەمەش واتای ئەوە بوو کە مانگ هێزێکی کێشکردنی تایبەت بەخۆی هەبوو. هەر ئەو کاتە بوو کە بیرۆکەی بۆشبوونی مانگ باسی لەسەر کرا، کەچی ئەم بابەتە بۆ پسپۆران زۆر سەیر و نامۆ بوو. سەرەتاکە باز لە مانگ کرا کە ناوی بۆشە، هەروەها باسییان لەوەش کرد کە مانگ هۆکارێکە بۆ هاوسەنگراگرتنی ئەو ناوچەیە کە دەکەوتە ژێر کاریگەری هێزی کێشکردنەکەی و لەرە لەری موقناتیزی دەنێرێت بۆ دەوروبەری خۆی. گەر ئەمە بتوانرا بسەلمێنرێت دەتوانرا ببێت بە بەڵگەیەکی زۆر گەورە کە مرۆڤ لە گەردووندا بەتەنها نییە. ئەگەری هەیە کە مرۆڤ بێویستی خۆی ناوچەی کەسانێکی تری داگیر کردبێ. ئاسترۆنۆتەکانش لەو ماوەی کە لەسەر مانگ ماونەتەوە نۆتە و ڕوونکردنەوەی زۆریان هەیە کە هەستیان بە چاودێریکردن کردووە لەلایەن تەنی نامەوە. بێگومان بۆ ئەم ڕوونکردنەوەانە ئەگەری زۆر هەیە کە دەکرێت دروست بکرێت، بەڵام ژیرانە نییە کە چاوپۆشی لەمانە بکرێت. ئێدگارد مێچەل لە ئەپۆلۆ 14 دوایی چەندین ساڵ ڕوونکردنەوەیکی لەم شێوەیەدا بوو. بە ئێمەیان وت بوو کە ئەمە نهێنێکی گەورەیە و نابێت خەڵک بەمە بزانێ. لە ڕاستیدا نهێنێکی گەورە نەبوو، باڵکو هەڵخەڵەتاندنێکی گەورە بوو. هەموو ئەمانە بۆ ئەوە بوو کە پەردێک لە پێش چاوەکان بدرێت و بابەتەکە لە ئاراستەی ڕاستەقینەی خۆی لا بدرێت و بۆ لایەکی تر ببردرێت. بابەتە سەرەکیەکە شاردنەوەی هەبوونی بوونەوەرە گەردوونیەکانی تر بوو. هەر بۆیە 50 ساڵ دەبێت کە ڕاستیەکان لە ئێمە دەشاردرێنەوە. ئێدگارد مێچەل یەکێک بوو لەو کەسەکەمانێک کە جورئەتی ئەوەیان کرد باز لە هەبوونی شارستانێتێکی تر بکەن لە گەردووندا، و وڵاتی خۆی بەوە تۆمەتبار کردووە کە زانیاریەکان لە هەموو مرۆڤایەتی دەشارێتەوە. لە ساڵی 1972دا ئەپۆلۆ 17 لەسەر مانگ نیشتەوە. بە جۆرەی تۆمارە فەرمیەکان بێت ئەمە شەشەم و کۆتایی نیشتنەوە بوو. ناسا باسی لەوە کرد کە مانگ بە ئەندازەی پێویست لێکۆڵێنەوەی لەسەر کراوە و ئیتر هیچ لایەنێکی نەماوە کە کاری لەسەر بکرێت. ئەو بودجەیە کە ئەو کات بۆ ئەم ئۆپراسیۆنە دانرابوو کە بڕەکەی 25 میلیارد دلار بوو، گەر بە ئابووری ئەمڕۆ لێک بدرێتەوە ژمارێکی زۆر گەورە دێتە پێشمان، نزیکەی 135 میلیارد دلاری ئەمڕۆمان دەکات. سێرێکەش لەوەدایە کە هێشتا ئەم بودجەیە خەرج نەکرابوو، کەچی کۆتایی بەکارەکان هێنرا بە پاساوی خەرجی زۆری. پرۆژەی مانگ دانرابوو کە 15 ساڵ بەردەوام پێ بدرێت بەو بودجەیەوە، بەڵام پێش ئەوەی بگاتە 3 ساڵ کۆتایی پێهات. یەکێک لە پرسیارە منتیقیەکان ئەوە بوو مادام بودجێکی پێویست دانرابوو سەبارەت بە شتێک ئەندێشیان هەبوو. هەندێک کەس بە بیرۆکێکی فانتازی باسی بابەتەکەیان دەکرد. باز لەوەکرا لەبەر ئەوەی کە لێکۆڵەنەوەکان بەرەو خاڵێکی مەترسیدار دەڕۆژت، بۆیە بڕیاردرا بەراگرتنی پرۆژەی گەشتەکانی ئەپۆلۆ. بیرۆکێکی ترش ئەوە بوو کە عەقڵێکی ژیر لەسەر مانگ هەنگاو بە هەنگاو چاودەری دەکردین و زۆرش ڕازی نەبوو بەو کارانەی کە ئەنجامیان دەدەین. هەموو ئەمانە پرسیار لە دوو پرسیار دەهێنایەکایەوە. هەر بەڕاست مانگ چییە؟ هەر لە دەر زەمانەوە مرۆڤایەتی دەیزانی کە مانگ تەنێکی سەیرە. لە سەرەتاکانی سەدەی 20دا گەردوون ناسەکان بەردەوام ئاماژەیان بەوە دەدا کە ڕووداوی سەیر ڕوودەدات. باز لەوە دەکرێت کە ناو بەناو لەسەر ڕووی مانگ تەقینەوەی زۆرا-زۆری گەورە و ئاگرین و تیشکدار دەبینرێت. هەروەها تەنی جولاویش لە نزیک مانگ بینراوە. تیشکە سەیرەکان زۆر بە خێرایی تاریکیان دەبڕی. خاڵە ڕووناکیەکان زۆر بە خێرایی هون دەبوون. تیشکی ئاگرەکان لە ناکاو زیاد دەبوون و کەم دەبنەوە و دواترش هون دەبوون. ئەمە ڕێک وەک ئەوە وایە کە لەلایەن هێزێکی گەورەوە بە خێرایی تیشک بجوولێن. چاودێریکەرەکانی سەر مانگ هەر نەدەکرا بۆ وترێت کە هەڵایان کردووە، چونکە لە چەندین خاڵە جیاجیای سەرزەویەوە چاودێریکەرەکان هەمان ڕووداوەکانیان بینی بوو، هەروەها تۆماریان کردووە. ئاسترۆنۆتە رووسیەکان ئەم تەقینەوە 7 چرکەییان تۆمار کردووە. لە هەمووی سێرتر ئەو هەورانن کە لەسەر مانگ بینراون.
هەرچەندە دەزانرێت کە مانگ هیچ بەرگێکی نییە وەک بەرگە هەوایی زەوی. لە ساڵی 1958 لە تاقیگەی چاودێری پۆلکۆڤەوە زانا کۆزۆرێڤ دیمەنێکی سەیری بینی کە ئەویش هەبوونی هەورێکی ڕەنگسوور بوو لەسەر مانگ. ئەمە ئیتر چییە؟ تەقینەوەی گرکانێکە؟ بەڵام مەحالە لەسەر مانگ شتێکی لەم شێوەیە هەبێ. چالاکێ بەردەوامەکانی تەقینەوە گرکانەکان 2 ملیار ساڵ پێش ئێستا لەسەر زەوی کۆتاییان هاتووە. لە ئێستادا لە چەند ساڵ جارێک تەقینەوەیەکی بچووک ڕوودەدات. هەروەها گرکانەکانی سەر مانگ وەکی ئێمە ناتەقن. تەقینەوەی گرکانەکانی سەر مانگ لە شێوەی تەقینەوەی ناوەی گرکانەکانە و هەڵدانی تەنەکان نییە. بە هێواشی و بە بێدەنگی لەم چاڵانەوە دێنە دەرەوە. هەروەها ئەو سیرکردنی کۆزۆرێڤ نەدەکرات تەقینەوەی گرکان بێت. باشە ئەوە چی بوو؟ هەر بۆیە دەبێ بڵین ئەم تەقینەوانی سەر مانگ بەم تەکنۆژیاتانی کە ئێستا لە بەردەستا ناتوانرە ڕوونکردنەوەی بۆ بدۆزرێتەوە. بە جۆرە پسپۆرانەوە بێت 4 ملیار ساڵ و نیو پێش ئێستا دروست بووە. لەو کاتانەدا بەردەکی گەورە بە ئەندازەی گەورەی هەساری مارس واتە مەریخ خۆی لە هەساری زەوی داوە. لە دوای ئەم ڕووداوە گەورەیەوە بەشێکی گەورە لە هەسارەکەمان جیابۆتەوە، بەڵام بەهۆی هێزی کێشکردنەوە نەیتوانیوە لە زەوی دوور بکەوێتەوە. هەر بۆیە لە نزیک ئێمە مایەوە و بوو بە مانگی هەسارەکەمان. بە جۆرەی باسێکی ترەوە بێت ئەو تەنێک کە بە زەوی کەوتووە بەرد نەبووە بەڵکو هەسارێکی تر بووە. هەروە دەشوترێت ئەم هەسارەیە خۆی لە زەوی نەداوە بەڵکو لە تەنیشتی ڕۆشتەوە و ئەگەری هێکەمێکیش خۆی لێخشان دەبێت. بەڵام ئەم پارچەیە هەر لە زەوی جیا کردوتەوە. بە جۆرەی هەندە لایەنی تر بێت ئەم بەرکەوتنێکە بە زەوی کەوتووە ئەوەندە بەز نەبوو کە بەشێک لە زەوی جیا بکاتەوە و دواتر ببێت بەو مانگی ئێستا. بۆ ئەوەی کە مانگ لە خوڵگەی ئێستای خۆی بۆستێ دەبوایە بەرکەوتنی دووەمیش ڕوو بدات. هەر بۆی لە ڕووی زانستیەوە نەگەیشتونەتە ئەنجام کە چه هێزێک توانیوێتی بەم ئەندازە بەڕێک و پێکی جوانیە مانگ لەو خوڵگەیەدا بنێت. یەکێکی تر لەو باسانێک کە دەوترێت مانگ دواتر دروست بووە ئەوەیە کە لەسەر ڕووی مانگ ڕووکەشێکی تۆزی هەیە. بە جۆرەی ئەوە گەر مانگ بەشێکی ئاسایی زەوی بووایە دەبوایە ڕووکەشێکی ئەستور هەتا ئەستورەکان دەبوایە بگاتە گەورەی شاخێک. باسی ڕووکەشێکی تۆزی دەکەین کە نزیکەی 5 ملیار ساڵە بوونی هەیە. مانگ کە ڕووکەشێکی تۆزی هەیە و ئەو هەموو بەردەی بەسەردا باریوە و ئەو قوڵایانەی کە لەسەر دروست بووە کە قوڵایی هەر یەکێکیان هێندەی بەرزی چەندین ئەپارتمان دەبێ و لەو ماوەیە هەر تەنی زۆرا زۆری بەرکەوتووە و ئێستا دەبوایە مانگ ببێت بە تۆپە تۆزێکی زۆر گەورە. هەر لەبەر ئەوە گەر بەم شێوێ بووایە هەر کاتێک کە شتێک بیویستوە لەسەری بنێشێتەوە دەبوایە لەناو تۆزەکە نوقم بێت. بەڵام ئیتر ئەم شتە ڕووی نەداوە. لێکۆڵەنەوە پشکنینەکان ئەویان سەرماندووە کە ڕووکەشی تۆزی سەرمانگ لە نێوان 15 سانتیم تاوەکو 3 مەترە. کەواتە دەبێ ئێمە هەڵەمان کردوێت. دەبێ مانگی ئێمە ماوەیەکی زۆرتر لە دوای زەوی دروست بووبێ یان هات بێتە نزیک زەوی. هەر بۆیە تیۆرێک هاتە ئاراوە کە مانگ دەستکردی عەقڵێکی ژیرە و دواتر لە خوڵگەی زەوی دانراوە. هەر بۆیە دەوترێت کە مانگ کەشتێکی زەبەلاحە کە چاودێری زەوی دەکات هەرچەندە کە ئەم تیۆریە بە کۆمیدیش ببینرێت بەڵام زۆر نامۆش دێتە بەرچاو. بۆ نمونە سەیری ماسکۆنەکانی سەر مانگ بکەن. ماسکۆن واتە ئەستوربوونی بەرگ. لێرەدا دەبینرێت کە ئەو ماسکۆنانە لەگەڵ بەرگی مانگ ناگونجێت واتە دروست کراوە. ئەوان زۆر ئەستورن و قورسن. سەرڕووی مانگ بەریگۆلی داپۆشراوە کە زۆربەی شوێنەکانی تۆزی لەسەر نیشتووە. ئەمە مادێکی زۆر ناسکە کەچی ماسکۆنەکان ئەستوریان دەگاتە چەندین کیلۆمەتر و زۆر پتە و قورسن کە بە ئەلەمەنتێکی وەک تیتانیۆم دەچێت. ئەلەمەنت واتە توخم. بەڵام هەمووی هەر ئەوە نییە. بە جۆرەی بۆ چوونەکان بێت ئەگەر هەیە سەر ڕووی مانگ بەم ماسکۆنانەوە داپۆشرابێ. گەر بەم شێوێ بێ واتە ڕووکەشی سەرمانگ ڕێک وەک ڕووکەشی کەشتێکی گەردوونیە. بەم شێوێ بێ ئەم ئەگەرە زۆر بەرز دەبێت کە مانگ کەشتێکی گەورەیە و زیندۆ و با مەبەستێکی تایبەتی لە نزیک زەوی جێگیر کراوە.
وابیر بکەنەوە لە هەر ئەگەرێکی نەخوازراودا وەک کەشتی نوح دەتوانێت بەکار بهێنرێ، یاخود تاقیگەیەکی گەورەیە و یاخود زۆرە کەشتێکی ترە، یاخود ئەگەری هەیە ڕۆژێک بێت و مانگ ستارتێکی تر بکات و هەروەک چۆن لە ڕۆژگارێکدا هاتووە بۆ نزیکی زەوی ئەم جاریان لە زەوی دوور بکەوێتەوە و لە خولگەی کۆمەڵی خۆریش بڕواتە دەرەوە. یەکێکی تر لە سەیر و سەمەرەکانی مانگ تیرەی ئەوە. مانگ هەندێک جار دەتوانێت ڕووناکی خۆر 100% بپۆشێ. ئەم دۆخە بە خۆر جیران ناو دەهێنرێت و لە هەر 100 ساڵێکدا 63 جار ڕوودەدات. گەر قەبارەی مانگ و مەودای نێوانی لەگە زەوی کەمێک بچووکتر بوو بە تەنها دەیتوانی بەشێکی خۆر بشارێتەوە. سەیر و سەمەرەبوونی مانگ تەنها لێرەدا سنووردار نابێ. ئەوە بهێنە پێشچاو هەرچەندەکە مانگ بچووکترە لە خۆر و نزیکترە لە زەوی، بەڵام وا دێتە پێشچاو کە هەردووکیان یەک قەبارەیان هەیە. هەتا هەندێک جار مانگ لە خۆر گەورەتر دێتە پێشچاو، بەتایبەت مانگ بە شێوەیەکی وایە کە دەتوانێت بازنەی خۆردا بپۆشێت و نەهێلە ڕووناکی بگاتە سەرزەوی. واتە مەرجە کە مانگ لە دووریەکی گونجاودا بوەسێت تاوەکە خۆرگیرانی تەواوەتی ڕوو بدات. گەرکەمێک لە زەوی دوورتر بوو بە نەی دەتوانانی خۆرگیرانی تەواوی ڕێک بخات. نەهێزی کێشکردن و نەهێزی مانیاتیک و نەتیشکە کۆزمیکەکان و نەبایەکانی خۆر ناتوانن ئەم هاوسەنگێ ڕابگرن. هەروەها هیچ یەکەی لە هەسارەکانی خولگەکەمان خاوەنی مانگێکی وانییە کە بتوانێت تشکی خۆر بە تەواوەتی بگرێت و نەهێلە بگاتە سەر هەسارەکە. مانگ بەهۆی سوڕانەوەیەکی زۆر هێواش بە دەوری خۆی و سوڕانێکی خێرای بە دەوری زەویدا وای لێ کردووە کە ئێمە تەنها یەک ڕووی مانگ ببینین. ئەمە ژەکێکە لەو خاڵانەی کە سەلمێنەری ئەوەیە مانگ لەلایەن عەقڵێکی ژیر دروست کراوە کە بەم شێوە هاوسەنگی پارێزە لە هەموو لایەنەکانیدا. یەکێکی در لەو بەڵگانەی کە دەسەلمێنن مانگ بە شێوەیەکی سروشتی خوڵقێنراوە و تەنێک نییە لە زەوی ئەم دیمەنانن. تکایە بە وریاییەوە سەیری بکەن. ئەم بەشە ڕەشانە بە بەرگی دروستبوونی شتێک دەچێت. لە 7 شوێنی سەر مانگ ئەم زۆرە ڕووکەشە بوونی هەیە. سەرەتا پسپۆران پێیانوا بوو کە تەنها ڕووکەشێکی ئاسایی سەر مانگە و بە شێوەیەکی سروشتی دروست بوونا. بەڵام ماوەیەک دەبێت کە کارمەندێکی ناسا ئەوەی سەرمان کە ئەمانەشتی ئاسایی نین. بە شێوەی سێرە هەندی ئەم شوێنانەی دروست کرد و ئەنجامی زۆر سەیری لێ پەیدا بوو. بە جۆرە گیۆمەتریکی شێوەی گونجاوی دەدایە دەستەوە. کرانەوەی ڕێکوپێک 3 گۆشە 6 لایە و هەر یەکێکیان لە 3 شوێنی کرانەوە پێک هاتبوون. چەندین پسپۆر هەن کە دەڵێن ئەم شوێنانە وەک ئانتێنێکن کە سەر بە کەشتێکی زۆر گەورەن و بۆ وەرگرتنی سیگنالەکان بەکاردەهێنرێن. هەر بەڕاستی گەر ئەم شوێنانە ئانتێن بن دەبێت بۆ چ لایەک ئاراستە کرابن. هەرچەندەکە ئەم باسەکەمێک سێر دێتە پێشچاو، بەڵام دەوترێت کە ئەم دروستکراوە شێوە ئانتێنانە ڕوویان لە زەویە و لەسەر زەویش ڕێک ڕوویان لەسەر پیرامیدەکانی مسرە. پیرامیدەکانی مسر یەکێکە لە شوێنە دەگمەنەکانی زەوی و لە قوڵایی مێژووی مرۆڤایەتیەوە گەیشتۆتە ڕۆژگاری ئەمڕۆمان. پێمان وایە سەبارەت بەوانە هەموو شتێک دەزانین. لە هەموو کتێبە مێژوویەکان هەمان شت نووسراوە. پیرامیدەکان لەلایەن سێم خانەدانیەوە وەک مەزارگەیەک بۆ فرعەونەکان بە شێوە 3 گۆشەی گەورە کە لە بەردی گەورە گەورە پێکهاتۆ دروست کراوە. هەموو زانیاریەکانمان لەمانە پێکاتووە. هێنری ویسکری بەریتانی لە ساڵی 1923 ئەم نووسراوانەی دۆزیەوە و ناویشی لێنران نووسرا و دۆزراوەکانی وێسکر. بە جۆرەی زانیاریەکانی ناونووسینەکان بۆ یەکەم جار فیرعەون کێیۆ بڕیاریدا بۆ خۆی مەزارگەیەک دروست بکات کە تا ئێستا لە هیچ شوێنێک نەبینراوە. بەڵام کاتێک ناوی ئەم پیرامیتانە لەگەڵ تەکنۆلۆژیای مۆدرن لێکۆڵێنەوە لەسەر دەکرێت، زانیاری جۆرا زۆری داوەتە دەستەوە. کاتێکە نەخشە ئەم پیرامیتانە بە رادیۆ ئۆپراتۆرەکان نیشاندرا، کارمەندەکان هەمویان بێبیرکردنەوەوتیان کە ئەمانە لێنس ئانتەنن. ئەمە بیرۆکی هاوبەشی هەر کەسێکە کە کاری سیگنالی ڕادیۆیە. هەروەها دەکرێت ئەم دروستکراوەنە ئەرکی سنترالیان هەبوو بێ. دواتر هەوڵدرا بزانرێ کە دەکرێت لە ناوەوەی ئەم پیرامیتانە گرانیت بەکارهات بێ، بە دیارکەوت کە بڵێ کراوە. بابەتەکە پەیوەندی بە تایبەتمەندیەکانی گرانیتەوە هەبوو. دەزانرێت کە ناوەوەی گرانیت لە میکە و کواش پێکاتوە. ئەم مادانە بە تەکنۆلۆژیا ئێستا لە پێشەسازی سەختە بەکاردەهێنرێت، چونکە کریستاڵەکان توانایی ئەویان هەیە کە زانیاری زۆر لە ناو خۆیاندا کۆبکەنەوە. هەروە کریستاڵەکان بۆ بەکارهێنانی وزەش بەکاردەهێنرێت.
هەر لەبەر ئەوانەی کە ئەم پیرامیتانیان دروست دەکرد بە خۆڕایی هەزاران تەن گرانیتیان تێدا بەکار نەهێناوە، کەواتە پیرامیتەکان لە ڕاستیدا بۆ چمە بەستێک دروست کراون. هەر بۆیە ئەگەرێک هەیە کە دەڵێت پیرامیتەکان بۆ پەیوەندی بەستن لەگەڵ شوێنە زۆر دوورەکان دروست کراون و بۆ ناردن و وەرگرتنی سیگنال بەکار دەهێنران، بەڵام تەنها ئەگەر هەیە کە دەوترێت ئەم سیگنالانە بۆ کوێ دەڕۆن و لە کوێ دێن. بە جۆرەی نووسراوی شارستانێتەکان بێت سەردەمانێک لە ڕێگەی پیرامیتەکانی زەویەوە ڕۆلێ واتە نێردەری سیگنال بوونی هەبووە و ئەم ئامێرانەی ناردنی سیگنال دەبوو هۆی ئەوەی کە مرۆڤەکان پەیوەندی بە خواوەندەکانەوە بکەن کە ئەو کات خواوەندەکان دەکاتە ئانوناکیەکان. بە جۆرەی لێکۆلەر و ئەندازیار کریستۆف دانەرەوە بێت پیرامیتەکان وێزگەیەکن کە زانیاری بۆ دەرەوەی زەوی دەنێرن و زانیاریش لە دەرەوە بۆ ناو زەوی وەردەگرن. تەنێک لە دەرەوەی زەوی هەبووە کە ئەم سیگنالانە وەرگێت و سیگنالی تری بۆ بنێرێت. ئەم وێنانە لەلایەن مۆدلی ئۆتۆماتیکی ژاپۆنی کاگۆیا تۆمار کراوە لەسەر ڕووکەشی سەرمانگ تونێلی سەیری دۆزیەوە. بە جۆرەی ئەندازێر دانەرەوە بێت تونێلەکان زۆر گەورن، تیرەکەیان سەدان کیلۆمەترە، هەروەها ئەم تونێلانە بە قوڵایی 85 متر دەڕۆنە ناو ڕووکەشی مانگ. ئەمە تەنها دەکرێت یەک واتای هەبێ گەر بێت و لە ناوەوەی مانگ کەسانێک هەبن بە بەکارهێنانی ئەم تونێلانە زۆر بە ئاسانی دەتوانێت بڕواتە دەرەوە و دووبارە بگەڕێتەوە شوێنی خۆی. تەنها ئەم تونێلانە نەدۆزراونەتەوە، هەموو لایەکی مانگ ئەم جۆرە تونێلانەی هەیە. تەنها ڕوونکردنەوەی تر لەسەر ئەم تونێلانە ئەوەیە کە بۆ چالاکی پێویست و گونجاو بەکاردەهێنرێن. ئەم تۆمارانە 2 ساڵ پێش ئێستا کەسانی ئاماتۆڕواتە کەسانی ئاسایی تۆمەریان کردووە. لە نزیک تونێلەکان سێبەرێکی زۆر گەورە خەریکی فڕینە. گەورەی سێبەرەکە و خێرایەکەی پێشبینی کراو نەبوو. ئەم تەنە نامۆیە کە تیرەکەی دەگاتە 2 کیلۆمەتر تەنها لە ماوەی 2 چرکەدا 400 کیلۆمەتر مەودای بڕیوە. وا دیارێکە لەسەر مانگ ژیانێک هەیە کە مرۆڤ ناتوان لە ڕوانگەی خۆیان ڕوونکردنەوەی لەسەر بدات. گەر بێت و هەر بەڕاستی مانگ کەشتێکی دەستکرد بێ ئەی باشە چێ و چۆن و کەی و چ کەسێک لە خولگەی ئێمەی داناوە. عەقڵێکی ژیرەکە تواناکی لە ڕادەبەدەری هەیە؟ لەم دۆخەدا پرسیارێکی ترش لەدایک دەبێ بۆ چمە بەستێک دروست کراوە. هەرچەندەکە سێرش بێ بەڵام ئەوانەی کە پشگیری لەم تیۆریە دەکەن دەڵێن کە ئامانجی دروستبوونی مانگ بۆ ئەوەیە کە ئێمە بینە دەرەوە. بە جۆرەی ئاسترۆفیزیک ناسەکانەوە بێت گەر مانگ لە شوێنێکی تر بوو بە هیچ شتێک نەدەبوو بە ناوی مرۆڤ، چونکە مانگ ببۆ هۆکاری ئەوەی جۆرەها بەردی سەرزەوی دروست ببن، وەک ئەوەی کە دەزانرێت مانگ کاریگەری هەیە لەسەر هەڵکشان و داکشانی ئاوی سەرزەوی. ژیان سەرەتا لەناو ئاو دروست بووە. مانگ بەوەستانی لەم شوێنە بۆ هۆکاری ئەوەی کە ئاوەکان شوێنی خۆیان بگرن. هەر لەبەر ئەوەیە کە ئەو مادانە لە ناو زەریاکان هەیە وەک هایدرۆژین و سیانور و ئەمۆنیۆم و فۆرماڵدەهید تا کاتی بەیەکۆلەکانی شەکر و ئەمینۆ ئەسیدەکان بە بەردەوامی هەر شوێنی خۆیان گۆڕیوە. هەر لەبەر ئەوە بەهۆی مانگەوە لە دنیا سەردەمی دروستبوون دەستی پێکرد. مانگ میلیۆنان ساڵە وەک کەوچکێکی گەورە بە بەردەوامی توخمەکانی سەرزەوی لە ناو یەکتری تێکەڵ کردووە تا ئەو کاتێک کە ئەم مەنزەلە بەکوڵ دێت و تەواوی ژیانی سەرزەوی دەست بە چالاکی دەکات. بێگومان ئەمەش پرسیاری نوێ دروست دەکات، کەواتە ئەی چێ ئەو کەسەی کە ئەم مەنزەلەی پر کردووە لەو پەیداویستیانەی کە بۆ دروستبوونی ژیان پێویستن؟ ئەم کیمیاگەرە بە توانایە چێیە کە ئەم هەموو توخم و مادەی لە سەرزەوی بڵاوە پێکردووە و بۆتە هۆکاری دروستبوونی تەواوی سووری ژیان؟ هەر بۆیە وەڵامی ئەم پرسیارە لە ڕووی زانستیە و باز لەو تەقینە و گەورەی دەکات کە یاسای گشتی بۆ توخمەکان هێنایەکایەوە. یەکەم دڵۆپی ئاوەکان بەهۆی تەنەکانی دەرەوەی گۆی زەوی هاتۆتە سەرزەوی. چەندین ڕووداوە پێویست بوون لە سەرزەوی ڕووبدات تا ژیان بخڵقێنرێت. زەوی دەبوایە ڕووبەری و بارانی تەنی جۆرا زۆری گەردوونی بوو بێ. هەموو ئەم توخم و مادانەی کە دەهاتنە سەرزەوی بە هەبوونی مانگ هەر هەمویان دەبوایە لەناو ئاو نقم بکرێن تا مانگ بتوانێت وەک میکسەرێکی گەورە هەمویان لە ناو یەکتری تێکەڵ بکات. هەر لەبەر ئەوە یەکەم خانەی زیندوو دروست بوو. هەرچەندە کە نزیکترین تەن لە زەوی و مانگە، بەڵام زاناکان و پسپۆرەکان سەبارەت بە مانگ زانیارێکی زۆر کەم دەزانن. مانگ لە دروستبوونی ژیانی سەرزەوی ڕۆڵێکی کلیلی هەبوو، واتە گەر مانگ نەبوو بە ئێستا ئێمەش نەدەبووین. هەسارەکەمان 23 پلە خوارە.
هۆکاری ئەوە بە تەواوی نازانێت. سەبارەت بەمە لە خولگەی کۆمەڵی خۆر شتێکی تایبەتی بوونی نییە. بۆ نمونە خواری خۆر 7 پلەیە، مشتری 0 پلەیە، کەچی ئۆرانۆس 97 پلەیە. دەوترێت کە ئەم لاربوونەوەی هەسارەکان بەهۆی بەرکەوتنی تەنێک لە هەسارەکانەوە دروست بوون. یەکێکیتر لە هۆکارەکانی خواردبوونی هەسارەکان و هەتا زەویش بەهۆی هێزی کێشکردنی ئەو مانگانەیە کە لە دەوری هەسارەکاندان. واتە هێزی کێشکردنی مانگ بۆ هۆکاری ئەوەی کە زەوی 23 پلا خوار بێت. هەر لەبەر ئەوەی کە زەوی لە شوێنی خۆیدا دەسوڕێتەوە و نەوەستاوە، هەر لەبەر ئەوەی کە بەڕێک و پێکی وەرزەکانی ساڵ دەبینین. گەر هاتبا و مانگ نەبوو بە وەرزەکان هەر جارە و یەکێکیان دەهات و هەر جارە لە شوێنێکی زەوی دەهاتن، واتە هەمووان بێکە و زستان نەدەبوون و هاوی نەدەبوون و هەتا دوایی. چیاکانی ئۆڕاڵ ماوەیەک دەبوون بە بیابان و دارستانەکان بە بەفر و بەستەڵێکدا دەپۆشان. بێ ئەوەی کۆنتترۆل بکرێت پلەی گەرمی لە سەروی 100 پلەوە دەهاتە سالب 100 پلە و بەم شێوە بەرز و نزمی بەخۆیە و دەبینی. بەهۆی ئەم جۆرە وەرزانەوە ژیانی مرۆڤش دەوەستا. بەهۆی ئەم سیستەمەوە توانرا یەکەم ڕۆژژمێر دابنرێت و بزانڕێت کەی و لە چ کاتێکدا وەرزەکان دەست پێ دەکەن و کۆتاییان دێت و مرۆڤایەتی فێری ژماردن بوو. هەندە لە تیۆریدارەکان دەڵێن کە مانگ لەلایەن کەسێکەوە لە نزیک زەوی دانراوە تا ئێمە لە پارێزراوی بین و بتوانین ژیان بکەین. واتە تا ئەو کاتێک کە مانگ لە نزیکی زەوی بێت، هەر کاتێک کە ژیانی سەرزەوی کۆتایی پێبێت، بە هەبوونی مانگ دووبارە و دووبارە و دووبارە ژیان دەست پێ دەکاتەوە. بەڵام ئەو ئێمەین کە بوونمان نابێت. لە ساڵی 1952دا ستانلی میللەر و هارۆد یوری هەردووکان پرۆفیسۆر بوون لە زانکۆی شیکاگۆ بە نمونەیەکی سادە ئەمەیان سلمان. ئەو کاتێک کە زەوی لە دۆخی دروستبوونیدا بوو، هەمان ئەو توخمانی کە لە دەستپێکی دروستبوونی زەویدا هەبوو لە یەکتریان پەیوەند کرد. دوای چەند ڕۆژێک کە لە خەوهەستا بوونەوە بینی ویان کە هەمان شێوازی دروستبوونی زەوی ڕوویداوە. چەندین مادەی ئۆرگانیک دروست ببوون کە ببوونە هۆی دروستبوونی ژیان. بڕوا پێ نەکرا بوو. لەو کاتەوە تاقیکردنەوەکان نزیکەی نیو سەدە بەردەوامیان هەبوو. لەو ماوەیەدا لە جامە شوشەیەکاندا 17 توخمی تر دروست ببوون کە دەکرا خانەی زیندویان پێ دروست بکرێت. لەوانەیە ئەو توخمانە بۆ ماوەی 1 میلیۆن ساڵ لە تاقیگەکاندا چاوەڕێ کرد بە ژیانێکی نوێیان پێکەینابە. کەواتە مانگ بە سوڕانی بە دەوری زەویدا هاوسەنگی بەردەوام بوونی ژیانی ڕاگرتووە. گەر مانگ لەم شوێنەی ئێستا نەبێ، زەوی بە خێرایەکی زۆرتر دەسوڕێتەوە و ماوە شەو ڕۆژێکمان 24 کاتژمێر نەدەبوو، بەڵکو 6 کاتژمێر دەبوو. هەر بۆیە ئەم سوڕانەوەیە کە هەرمەکی بوو بە هیچ شێوەیەک نەدەهێشت وەرزەکان دروست ببن و بەم شێوەیە ژیان نەدەبوو. LAO کەشتێکی ئاسمانی ناسایە و چەندین وێنەی ناردووە کە هەندە شوێنی مانگ تا ئێستا تشکی خۆری بەرنەکەوتووە. هەر بۆیە گفتوگۆیەکی نوێی لە نێوان گرد و ناسەکان کردەوە. دنیا پێشتر 2 مانگی هەبوو. ئەی باشە مانگەکەی ترچی بەسەر هات. لە ڕاستیدا لە دوای بەرکەوتنە گەورەکە و تەقینەوە گەورەکەوە 2 مانگ دروست ببوو. بەڵام بەهۆی هێزی کەشکردنی مانگ و زەوی خۆر ئەو مانگەی تر لەو خوڵگەیە دەرچۆ و دوور کەوتۆتەوە. دواتر مانگی دووەم بە دیوە تاریکەکەی مانگ کەوتۆ و لەوێدا ورد بۆ و تێکەڵ بووە لەگەڵ ئەو مانگی ئێستا. چونکە ئەو وێنانەی کە گەیشتنەوەتە دەست پسپۆرەکان دووڕووی جیاواز نیشان دەدەن و بەم شێوەیە بیر لەو ئەگەرانە کراوەتەوە. دکتۆر ماریا جۆبەر لە ڕوونکردنەوەیەکدا بۆ BBC ئەمانەی وت: سەبارەت بە مانگی دووەم بە دوای بەڵگەی زۆر گەڕاین، بەڵام هیچ شتێکمان نەدۆزیەوە کە بسەلمێنێت مانگی دووەم هەبووە. هەرچەندەکە هیچ بەڵگەیەک نییە ئەمە بسەلمێنێ، بەڵام ناسای گریێل ئەم بیرۆکەیە ڕەفز نەکردوتەوە. بە جۆرەی هەندە سەرچاوە بێت، بەشێک لە پاشماوەی مانگی دوم لە ئەرجنتین لە کامپا دێل سیێلۆ دۆزراوەتەوە. واتای کامپا دێل سیێلۆ بە کوردیش هەرسەیرە، واتاکەی بەم شێوەیە ناوچەی سەر ڕووی ئاسمان. ئەم شوێنە لە ئەفسانەیەکی هیندیە سوورەکانەوە ئەم ناوەی وەرگرتووە. بە جۆرەی ئەم ئەفسانەیەوە بێت، ڕۆژێک لە ئاسمانەوە بارانی بەرد باریوە و تەواوی ژیانی لە ناو بردووە. تا سەدەی 16 لە کامپا دێل سیێلۆ ئاستنی ساف دەدۆزرایەوە. دواتر لێکۆڵەنەوەکان لەو ناوچەیە دەستیان پێکرد. دواتر پسپۆرەکان وتیان کە بە شێوەیەکی بەردەوامی تەنێک
کە پارچە پارچە ببوو خۆی بەم ناوچەیە کێشاوە. ئەم تەنە بۆ ماوەیەکی زۆر لە دەوری زەوی سوڕاوەتەوە و هێواش لە زەوی نزیک بۆتەوە و دواتر هاتۆتە ناو بەرگە هەوایی و ژمارەیەکی زۆر پارچەی لێبۆتەوە. ئەم پارچانە ماوە هەر دەدۆزرێنەوە، هەر نەزانرا کە بۆچی مانگی دۆم خۆی بە زەوی کێشاوە. بە جۆرەی زاناکانەوە هیچ ئەگەرێک نییە کە مانگ خۆی بە زەوی بکێشێ. کەمێک پێش باسمان لەوە کرد کە دەوترا دەبێت بەرکەوتنی دووەمیش هەبێت تاوەکو ئەم مانگی ئێستا ڕووبدات. بۆیە لێرەدا ئەومان بۆ ڕوون دەبێتەوە کە ئەم بەرکەوتنەی دووەم هەمان مانگی دووەمە. بە جۆرە زاناکانەوە بێت هیچ ئەگەرێک نییە کە مانگ خۆی بە زەوی بکێشێ، چونکە مانگ کەم خەریکە لە ئێمە دوور دەکەوێتەوە. گەر بێت و سەیری مێژووی زەوی بکەین دەبینین کە هێشتا پارێزبەندیەکی نییە کە خۆی لە تەنەکانی گەردوون بپارێزێ. زۆر ڕوونەکە سارەکەمان لەم گەردوونە قەلغانێکی نییە خۆی بپارێزێ. بەو ئامێرانە کە دروستمان کردو و خەریکە یەکتری لەناو دەبین ناتوانین هەنگاوێک بەرەو دواوە بڕۆین. هەر لەبەر ئەوە دروستترین هەنگاو کە بتوانین داهاتوی خۆمان بپارێزین باشترە کە واز لە کوشتنی یەکتر بهێنین و سەیری مەترسی ڕاستەقینەکان بکەین کە ئەو کاتە هەمومان لەناو دەبات و دنیاش بۆ هیچ کەسێک نامێنێ.